لو بینران هەڵبەتە بە پێشاتێکی من ترسیدارەوە کو چاودێر دەبێژن ji ber ku hêza pêşmergên Kurdistanê beşekê sîstemê bergiriya Iraqê li gor destûrê Iraqê û li gor yasayê budcê jî pêwîst e hêza pêşmergên Kurdistanê ji aliyê madî ve bête temîlkirin ji aliyê çekan ve lê bi tu awayekî alîkariya hêza pêşmergên Kurdistanê nayê kirin. Di demeke de ku bi piraniya siyasî li Parlemanê Iraqê bi dehan grupên çekdar bi nav û nîşanên cuda hatine çêkirin bi deh hezaran xelek hatke çekdarkirin ne disiplîn heye ne sîstemekê serbaziyê pirêkûpêk heye ne îradeyeke niştimaniye herek girêdayê grupekê heta welatî jî di navdan e bi parê hikûmetê bi temîla hikûmetê bi milyaran dolaran evetêne temîl kirin û tên gefê li welatî dikin û şerê bi wekale jî bi vî welatî ha difirûşin ya herî dawiyê hêrişên an bû ser baregehekê hêza pêşmergên Kurdistanê. Birê siyasîn ezîz şirovekarê siyasî li Hewlêrê gelmeye kayekesîn baş EDF pêşhata niha bêguman pêşhateke me tirsidar e tu zanî li piştî 16 Oktoberê careke din grupên çekdar di rewşeke asayî da bi dironan hêrişî hêza pêşmerge kirin. Tu vê pêşhatê çawa bînî gelo? زۆر سوپاس ئەو کاتتان باش هەڵ بینەرانی کوردستان 24 وڵا پێشهاتەی نەک مەترسیدار زۆر مەترسیدارە بەڕاستی لە کاتێکی ناسک و دیاریان من زۆر جار باز دەکەم تێبینیم هەتا لەسەر هەڵبژاردننی کاتەکەشەیە کە کاتی پشودانی سەری ساڵە و دەیان بەڵکو سەدان هەزار برایانمان لە ناوچەکانی دیکەی عێراق ڕویان لە هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێر کردو بۆ پشودان لە پشووەکانی سەری ساڵ. دیارە ئەو پێشهاتە وەکو جەنابەت باست کرد کە مەترسیدارە وا دەکا کە ئەو کێشە و ئەو وەزع ئالۆزەی لە ناو عێراقەیە زیاتر ئالۆزتر بی زیاتر ناخۆشتر بی زیاتر حکوومەتی بەڕێز سوودانی ئیحراستر دەکا من ئێستا قسە لەگەڵ بەرز دەکەم متابعی کۆمەڵێک ڕۆژنامەی بەناوبانگی عەرەبیم کردووە ئەوان تەرکیز لەسەر ئەوە دەکەن کە ئەم هێرشانە هەوڵێکە بۆ ئەوەی ئەو پەیوەندیە باشەی کە لە نێوان هەولێر و بەغدایە ئەو ئیرادەی کە بوو چارەسەرکردنی کێشەکان لە بەغدایە لاواز بکە ئەو پەیوەندیە نەهێڵێ. دیارە کاکنی هەڵ ینی لایەنێکی دەرەچی هەیە کە تەواو کۆنتترۆلی وەزعی سیاسی عێراقی کردووە و نایڵی هیچ کاتێک ئەو پێشهاتە ئەرێنیانەی لە نێوان هەولێر و بەغدایە بێتە پێش. ئێمە هەمومان دەزانین کە پاش پشوەکانی سەری ساڵ ئەوەک دەبێ یان دانیشتانێکی تازە دەبی بە نێوان هەولێر و بەغدا نۆی مانجی ئەو مانگا سەرەتای ئەو ساڵە دیارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیسان دادەنیشیتەوە دانیشتەکان دەست پێ دەکا یەکەم شت کە باسی دەکا هەموارکردنەوەی چەند بەند و چەند بڕگەی موازنەیە بودجەی گشتی عێراق کە ئەوەش وا دەکا کەش و هەوایەکی ئەرێنی لە نێوان هەولێر و بەغدا دروست کاتەوە بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکان بە تایبەتی موچەی فەرمانبەران. تێکدانی ئەو کەش و هەوایە کە بەداخەوە دوێنێ زیاتر وتەبێژی حکوومەتی عێراقی لە زیاتی دژی ئەو هێرشانە بێتە بەهات وەڵامی وتەبێژی حکوومەتی هەرێمی داوە زیاتر ئەو بارودۆخە ئالۆستر بی بکەینە نێوان ئەوەی کە لە ڕاگەیاندن قسە بە یەکتر بڕێن و کێشە ئەساسیەکان و با بڵێن ڕووداوە سەرچیەکە کە هێرشکردنە سەر هەولێر و هێرشکردنە سەر بارەگاکانی هێزی پێشمەرگەی کوردستان کە بەشێکن لە بەرگری عێراق لە سیستەمی بەرگری عێراق لەبیر خەڵکی ببینەوە. دیارە من پێم وایە کە ئیرادەیەکی بەهێز هەیە بەداخەوە لە نێو لایەنە سیاسەکانی کەوا کۆنتترۆلی حکوومەتی عێراقیان کردووە کە ئەو کەش و هەوایە هەردەم لە نێرێنی بی هەردەم کێشەکان چارەسەر نەکرێن بەڵکو قوڵتر بکرێنەوە ئەویش وەکو کە دوێنێ دیتمان کە بە ئامانزگرتنی بەشێک لە هێزی پێشمەرگە بێگومان زۆر جار باستەوە دەکرێت کە ئیرادەیەکی سیاسی هەیە هێزی سیاسی هەیە هێزی سەربازی هەیە زۆر لە حکوومەتی عێراق و حکوومەتێکی ئێمە دەبینین بەهێزترە ینی بریارەکان خەلف القەوالیس دەدرێت بوو نمونە زۆر جار دادگای فیدرالی لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بەکارهێنراوە. خۆشت دەزانی بەدەیان گرۆپی چەکداری بێ دیسپلین هەیە فۆرمێکی یاسایان وەرگێتووە حکوومەتی عێراق تەمیلیان دەکا پارە دەداتێ چەکە هەرە پێشکەوتووی لەبەر دەستیاندایە و پابەندی بڕیارەکانی حکوومەتی عێراق نابن و بە کەیفی خۆیان دەتەقێنن بە هەر کەسێکەوە بە کەواتە ینی بۆ عێراق بەگشتی یانیان پێشهاتە ئەمنیەتەشان مەترسیدارە ئەگەر کۆنتترۆل نەکرێت. پێم وایە کە بەڕێز سوودانی وەکو ئەوەی کە سەرۆکی حکوومەتە وەکوی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئەوانەی کە لە پشت بەڕێز سوودانین و
بە خۆیان پاڵێوراویان کرد کە بێتە سەرۆکی حکوومەت و فەرمادەی گشتی هێزە سەکدارەکان کە یارمەتی و هاوکاری بدەن بۆ زانیاریتان پێش چەند ڕۆژێک لە دانیشتێکی کە بڵاو نەکرایەوە سوودانی زۆر نیگەران بوو داوای لەسەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کرد کە هاوکاری بن یارمەتی بدەن لەو ئیحرازیە زۆرەی کە تێیدا دەریکەن نەدەتوانێت ئەو فەسیلانە ئەو گروپانە کۆنتترۆل بکە نەدەتوانێت بەرگریش لاوەی کە کاگەرکات و هێزەکانی ئەمریکا هێرشیان کردە سەر چەند ناوچەیەک لە عێراق ینی ئەو وەزعی کە بەڕێز سوودانی تێدایە پێم وایە ئەگەر ئاوا بەردەوام بێ ئەوە تێکدانی حکوومەتی لێ دەکەێتەوە ناتوانانی هیچی تر بەردەوام بێ لە ئەرکەکانی چونکە سەرۆکی حکوومەتێک فەرماندەیەکی گشتی هێزە سەکدارەکان کە نەتوانی کۆنتترۆلی چەند گروپێک بکە کە بەداخەوە کە جەنابەت باست کرد کە لە پارە و بودجەی لە چەچی فەرمی عێراق بۆیان دەڕوە کە بەشێکی زۆریان وان و هەندێک لایەنی سیاسی ینی پاڵپشتیانن یان وەکو بێتەنێ غیتاءکی سیاسیان بۆ دروست دەکەن ئەوە بەڕاستی وەزعی زۆر نالەبارە وەزعی زۆر ترسناکە ینی ئەوە هەولێر دوێنێ ئەها لەم کاتەدا بۆ کەساکێکی دیاری عەرەبیستانە لێرە میوانیمە بۆ چاوەڕوانیەوەی ناکەن من ئەو لەسەر ئەم پرسە قسەمان کرد ئەوتی ئەوانەی کە هێرش دەکەن هێرش دەکەن سەر بەرژەوەندەکانی ئەمریکا سەر هێزەکانی ئەمریکا سەر هەولێر سەر هەرێمی کوردستان بەشێکن لە حکوومەت بەشێکن لە پێکێنانی حکوومەت لەوانەیە وەزیر و جێگیر وەزیر و ئەملا و ئەولایان هەبێ بەشێکن لە چارچۆی هاوبەندی خۆی وتیەوە قسەکانی خۆی بێگومان لای خۆمان ئەرشیف کراوە کەواتە یعنی ئەمە چ دووفاقیەکە نابینیم ئیزدیواجێتە ئەم دووفاقیە لە نێو ئەم سیاسیانە ئەکەر بەم شێوە تەعامل بکرێت ئەمە لە بەرژەوەندی کێدایە کاک نیاڵە من لە دوێنێەوە پاش هێرشەکەی هەولێر چاوەڕێ دەکەم کە سەرکردەیەکی دیاری چوارچێوەی هەماهەنگی بێ دژی ئەو هێرشە بەیانێک دەرکە یان قسەیەک بکە تا ئێستا نییە بەداخەوە یعنی ئەوەی هەیە کاردانەوەکی زۆر لاوازە حتا لەلایەن حکوومەتی عێراقی بەڕاستی ئەو هەڵوێستانە وا لێ دەکە کە ئەو گومانانە زیاتر لای ئەوەی کە چاودێری ئەو وەزع دەکات زیاتر لە لای قوڵتر بیتەوە کە فعلا ئەو گروپە چەکدارانە پاڵپشتیان هەیە کە ئەگە پاڵپشتیان نەبی بە کەیفی خۆیان لەو ناوچانە یعنی چ ئەوانەی کە بەرامبەر هەولێر دەکرێت چ ئەوانەی بەرامبەر هێزەکانی ئەمریکا دەکرێت چ بەرامبەر نوێنەرە دیبلۆماسیەکان دەکرێت ئایا ئەو عێراقا ئەو هەموو هێزە چەکداری هەیە لەلایەن سوپای عێراق دژە تیرۆر ئەو هەواڵگریەکان ناتوانێت ئەو گروپانە کۆنتترۆل بکرێت بەڵێ دەتوانن کۆنتترۆلی بکەن بەڵام ئایا بۆ کۆنتترۆل ناکرێت ئەوەیە کە حکوومەتی عێراقی بە تەواوین کۆنتترۆلی هەژمونی نییە لەسەر ئەو لایەنە و یاسینەکە دو پرسیاری منەوە بێ پێشاتێکی تر هەیەکان پێشاتە لە 100 ساڵی تاریخی عێراق ڕووی نەداوە وەرگرتنی خەڵک لە دژە تیرۆری عێراق یەکێک لە خاڵەکان لە کام مەزهبی شافعی حەنەفی حەنبەلی سونی شیعی نزانم سابیعی يعني زیادکردنی خالی مەزهبی بۆ وەرگرتنی خەڵک لە ناو موسسە ئەمنیەکانە و ئەو هەموو فڕە گروپە چەکدەرە لە ناو عێراقا کە پابەندی یەک بریاری سیاسی یەک ئیدارە نابن تو نابینی ڕەوشی عێراقی دی زۆر لە ساڵانی ڕابردوو مەترسیدارتە دەبێ ئەو پێشاتە چۆن دەبینی بەڵێ زۆر مەترسیدارە ئەو لەوەش مەترسیدارتر ئەمن کە لە ئەنجامی هەڵبژاردننی ئەوە ئەنجومەنی پارێزگاکان لەو دوایەی کە باسی بەغدا دەکرا کە لە سەرەتا هێزی تەقەدومی حەلبوسی کە یەکەمین لایەن بوو دوایە کردیانە سێیەمین لایەمین هەموو هەڕەشەکان و هەموو ئەوانەی کە باس دەکران لە پەیجەکان لەلایەنی خەڵکی سیاسی و لایەنەکان ئەوەیە کە بەغدایەکی شیعەیە یعنی ئەو بەغدایە کە لە ئەزمون و لە مێژوو دیارە مێژووی بەغداچی ئێستا باسیەوە دەکەن کە بەغدایەکی شیعە بێ دیارە ئەو لایەنە ئەو تایفەگەریەی کە ئێستا بەداخەوە پاش حکوومەتی هەماهەنگی چوارچێوەی هەماهەنگی زیاتر بووە ئەویش لایەنی شتیری مەترسیدارە و وا دەکەن بەو پێوەرە لەگە هەموو خەڵکی عێراق مامەڵە بکرێ ئەوەش بەڕاستی پێشاتێکی زۆر ترسناکە برا بەڵێ سپاس بەڕێز یاسین عەزیز شەڕۆبەکاری سیاسی لە هەولێرێ سپاس کاک یاسین